دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. بینەرانی عزیز سڵاوتان لێبێت. من یادگار فایقم ئەم شەو لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی دووجار بیر بکەرەوە لە پایتەختی کوردستانەوە. تەوەری ئەم شەوی دووجار بیر بکەرەوە تایبەتە بە قسەکردن لەسەر شتێک کە ڕەنگە لە دوای ڕاپەڕینەوە زۆرترین قسەی لەسەر کرابێت. ئەویش سەروەری یاسایە لە هەرێمی کوردستان. دەپرسین ئایا یاسا لە کوردستاندا سەروەرە؟ یاسا دەتوانێت ماف بۆ خاوەن مافەکان بگەڕێنێتەوە و ئەوانەشی بە تاوان تۆمەتبار کراون دادگاییان بکات و گەر پێویست بوو سزایان بدات. تا چەندە دروستە کە یاسا لە هەرێم سەروەر نییە و پشگیری لە تاوانباران دەکرێت لە هەرێمی کوردستان، هەروەک چۆن لە ماوەی ڕابردوودا لە نامەی دەست لە کارکێشانەوەی سەرۆکی فەرمانگەیەکی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بە دەق ئاماژەی پێداوەڵی یاسا سەروەر نییە و پشگیری لە تاوانباران دەکرێت لە هەرێمی کوردستان. لە فەیسبوک کۆمنتێکم بۆ هاتووەڵە یاسا و هەویرەیە دەسەڵاتداران و بەرپرسانی کوردستان بە دڵی خۆیان شتی لێ دروست دەکەن. تا چەندە وایە؟ ئەم شەو هەوڵ دەدەین وەڵام بۆ ئەم پرسیارانە وەربگرینەوە بە میوانداری ئەو ئەزیزانەی ئێستا لە ستۆدیۆن و من بە ئێوەیان ناسێنم. لە دەستا ڕاستم کاک بەختیار حەیدەر نەقیبی سەندیکای پارێزەرانی کوردستان بەخێراتن دەکەم، هەروەها کاک سۆران عومەر پەرلەمانتاری کوردستان و لە هەمان کادا مەبەستمە ئاماژە بۆ پۆستەشی بەم سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان، چونکە سەروەری یاسا واتە گەڕانەوەی سەروەری و شکۆ بۆ مرۆڤیش لە هەمان کاتا. و لە دەستە چەپیشم کاک سەردار هەرکی پەرلەمانتاری پێشووی کوردستان لە لیژنەی یاسایی و هەروەها بێگومان مافناس و پارێزەریشە عیبارەی جیاوازێ بەکاریانێن بەخێراتنی جەنابیشتانەکەم. ئەوەی ئەمەوێ ئاماژەی پێبەم ئەوەیە کە وەکو هەمیشە وە شتێکی سیر نییە و لە ماوەی ڕابردوودا لە بەرنامەیەکی دیکەمان کە تایبەت بوو بە ئۆتیزم دیسانەوە میوانێک ئامادە نەبوو حزوری هەبێ، بەڵام میوانەکەیم شەومان کە کاک ئومێد موحسینە وتەبێژی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان کە ئێمە چاوەڕێمانە کرد لە هەموو کەسێک زیاتر سوور بێت لە بەرنامەکە حزوری هەبێت و ئەو قسانەی ئەکرێن پێمان بڵێت وایە یاوانە و ئەو وەکو خۆی بە بەرگریکاری یاسا و سەروەری یاسا ئازانێ پێشەموان لێرە بواە، بەڵام ئامادە نەبوو لە بەرنامەکە و ئەگەر زیادەڕەوی نەبێت لە دوای کاتژمێر حەوتونیوەوە تا ئەم لەحزەیە ڕەنگە زیاتر لە 50 تەلەفۆنی بۆ کرابێ بە ژماری جیاواز، بەڵام وتی کۆبوونەوەمان هەیە نازانین لەم لەقەیە چ کۆبوونەوەیەک هەیە، ئەوە خۆیان باشتر دەزانن. ئەو لێرە حزوری نییە، داوای لێبوردن لە بینەرانەکەین، بەڵام دەسەڵاتی ئێمە نییە وەکو هەمیشە ئامادە نابن لە بەرنامەکان. ئەوەش ئێمە ئاماژەی پێدەم ئەم میوانە ئەزیزانەش کۆمەڵێک قوتابی و خوێندکاری ئەزیزن ئەم شەو لێرن بە پرسیار و با دەنگدانیان بەرنامەکە جوانتر و دەوڵەمەندتر و ڕێک و پێکترەکەن بە خێراتنیەوە شەکەم سەر و سەرچاوماناتن. ئەرک نەبێ کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن، ئەچینە لای ڕاپرسی یەکەمی ناو ئەمەڵقەی دووجار بیر بکەرەوە، بەڵام کەس دەست بە دەنگدان نەکات تا ئاگادارتانەکەمەوە. ئایا یاسا لە کوردستاندا سەروەرە؟ پرسیارێکی سادە و ساکارە بەڵام زۆر ئەڵەگرێ. بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. فەرموون. ئایا یاسا لە هەرێمی کوردستاندا سەروەرە؟ بەڵێ، نەخێر، بڕیارم نەداوە. کاتی دەنگدانیش کۆتایی هات، دەستان خۆش بێت. کاک بەختیار بە حکمی ئەوەی ئێوە نەقیبی سەندیکای پارێزەرانی کوردستانن و ئەم ناوە ناوێکی گەورەیە و ئەو هەموو مافناس و ئەو هەموو پارێزەرە لە ئێوە کۆبۆتەوە. ئەمەوێت بزانم گەر کۆنتڕۆڵەکە بەدەستی تۆوە بواە. بەڵێ. دەستێ بە کام ژمارەیە ئەنا؟ 1 یان 2 یان 3؟ وڵا من پێشەچی دەبی ڕوونکردنەوە بدەم. ئەو ڕوونکردنەوەی ئەوەیە سەروەری یاسا دوو لایەنی هەیە. لایەنێکی پەیوەستە بە دادگاکان، لایەنێکی تر بە جێبەجێکردنی بڕیاری دادگاکان. بۆیە ئەگەر لایەنی یەکەم وەرگرین دەڕێم بەڵێ تا ڕادەیەک یاسا سەروەرە. ئەو ڕادەیە چەندە؟ دڵخۆشکەرە، جێگای گەشتبینیە، جێگای ڕەشبینیە؟ کە ڕادە خۆتەزانی جیاوازە. تا ڕادەیەکی باش ئەوەی من دیومە و ئەوەی من
کە لە ناو کۆمەلگای یاسایی ژیاوم و ئەو ئەزمونەی کە هەمە دادگا ئازادە لە بڕیاردان و پابەندە بە یاسا لە سەتا ڕەنگە 70 تا 80 کێسەکان بەڵام ئەو نسبەکەی تر بەجێ دێڕین بۆ ئەوەی کە ڕەنگە نسبەکەی دەکەی دیکە ینی لەکوێ یا سەروەر نییە تا 20 تا 100 کێوە کێ ڕەنگە نەتیجەی هەڵەیە لە نەتیجەی ئەوەیە کە ڕەنگە ئاستی با بڵێن زانیاری و وشیاری یاسایی لای نەختێک لە ئەو کەسانی کە لە ناو دادگاکان ڕەنگە نەگەیشتوە دیسانەوە هەر لە ناو دادگاکانە ئەو تەقسیرە هەیە ئەو خەتاباریەکە هەیە بەڵام ئەگەڕێتەوە بۆ ناخۆشیاری یاخود نەشارەزایی دەتوانی بڵێ زیاتر نەشارەزایی ڕەنگە هەتا ڕادەک ئەو شتە پرسیارەکەم دووبارە بەدی دەکرێت وەڵامی تۆ بۆ پرسیارەکە کە عەرزمان کرد لەسەر شاشەکە چی ئایا یاسا لە کوردستاندا سەروەرە بەڵێ سەروەرە یان نەخێر سەروەر نییە بەڵێ سەروەرە زۆر سوپاس دەکەم کاک سۆران بەڵێ ئێوە لە ماوەی ڕابردوودا بە بەردەوامی قسەتان لەسەر کەیسە جیاوازەکان کردووە کە پەیوەستە بە بەرژەوەندی گشتیەوە تۆ هاوکارانت لە پەرلەمانی کوردستان هەمان پرسیارت لێ یەکەم بە بڕوای تۆ یاسا لە هەرێمی کوردستاندا سەروەرە بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئێمە لە دەسەڵاتی یاسادانانی یەکەمیەوە وڵاتین و کاک سەرداری هاوڕێشم لەوێ بووە کاک بەختیاریش لەوێ بووە و ئێستش نەقیبی سەندیکای پارێزەرانە نزیکە لە یاسا و جێبەجێکردنی یاسا و ئیشکالیەتەکانی سەروەربوون و سەروەر نەبوونی یاسا ئێمە لە هەموو کەس باشترە زانین یاسا سەروەر نییە هێندەی ئەوە دروشمەکە یاسا سەروەر نییە لەبەرچی لەبەرەوەی هیچ شتێک نییە لە هەرێمی کوردستان بە قەر یاسا پێشێل بکرێ و جێبەجێ نەکرێ و کاری پێ نەکرێ ئەوەی کاری پێ قسەکانت بە چەند نمونەیەک بڵێ بە نمونە وەکو کاک بەختیاری ژووتی دەتوانین دوو حاڵەت باس بکەین ئەوەی کە بڕیاری دادگایە چەسپاندنی یاسایە ئەوەی کە لایەنی دووەمە جێبەجێکاری چەسپێنەری یاساکەیە ئیشکال لە هەردوو لا هەیە بڕیاری چاکی دادگامان هەیە جێبەجێ ناکرێ و بڕیاری خراپی دادگامان هەیە جێبەجێ دەکرێ و یاسا بووە بەو کوتەکەی تەنها و تەنها بە زۆرینە بەسەری خەڵکی فەقیر و بێدەسەڵات ئادرێ بۆ ناوی بچین سەیری زیندانەکان بکەین بزانین چێ نەوانێ حکوم دراون کەسانێک حکوم دراون کە شایەنی ئەوە نین بەو جۆرە سزا بدرێن کەسانێکیش ئازادن و لەو وڵاتە حکومڕانێتی دەکەن کە دەبێت لە دادگای تاوانی جەنگ بن نەک دادگای هەرێمی کوردستان لەو وڵاتە حکومڕانی دەکەن ئەمە دەستەواژەیەکی زۆر لەم هەرێمی کوردستانە کار بەدەستن حکومڕانن کە دەبێت زۆرینەیان لە بەردەم دادگایی بکرێن نەک حکومڕانێتی ئێوە نوێنەری خەڵکن بەڵێ ئێوە لە پەرلەمان خۆت و هاوڕێکانت ینی نوێنەرایەتی زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەن بۆ قبوڵیەکەن یەکی حکوم بکات کابێ لە زیندان بێت وەکێن ئەمانە گەر بە ناوێنانیش نەبێ بە تایتڵەکەی زۆرە نەمانە نمونەیەکمان بیتێ ئەوانەی پێشێلکاری مافەکانی مرۆڤیان کردووە بە درێژایی ئەو 23-4 ساڵی حکومڕانی ئێستا بەشێکیان ئاسایشی وڵاتیان لەبەردەستە یەک کەیست بۆ خوێنمەوە ئەوە فەرمانی دادگایە بۆ بەریئبوونی ئینسانێک دوای 2 ساڵ ئەشکەنجەدان کە ئەشکەنجانەی بەعزنەی داوەهی ئەم هاوڵاتیە دراوە دەستخۆشیم هەیە بۆ ئەو سێدادوەرە بەڕێزە کە فەرمانی قەرەبووی مادیان کردو بۆ ئەم هاوڵاتیە بەڵێ بەری بووە لە دوای 2 ساڵ ئەشکەنجەدان بۆیان دەرکەوت کە بەریئە وەسکاڵای تۆمار کردووە ئەمە تەنها نمونەیەک یان نمونەی دیکەش هەیە نمونەی تر زۆرە دادگا بڕیاری داوە ئەم کەسە بێ قەرەبوو بکرێتەوە بە قەرەبووی مادی بەڵام هەتا ئێستا لە 2009 بڕیارەکە دەرچووە جێبەجێ ناکرێت کامە سەروەربوونی یاسایە پێشێلکاری بەرامبەر بە مافی ئینسانیە حورمەتی بشکێنی من بە تەفسیل دێمە سەری
ئەوانە کێن کە ئەوترێت لە زیندانەکانە خەڵکانێکەن مدەی حکومیان تەواو بووە ئازاد ناکرێن، خەڵکانێکەن چاوەڕێن بەس دادگایی بکرێن. ئەوە من دێمەلات بە تەفسیلی ڕای تۆشم زانی سەبارەت بە سەروەر بوونی یاخود سەروەر نەبوونی یاسا بێگومان دێمەوەلات. کاک سەردار دووبارە بەخێربی. ئێوە لە ماوەی ڕابردوودا وەکو کاک سۆران وتی لە باڵاترین دامەزراوی تەشریعی و یاسادانان لە هەرێمی کوردستان کارتان کردووە. بۆچی یاسا تا ئێستا سەروەر نییە وەکو کاک سۆران دەڵێت؟ وڵای ئەگەر هەمان یان هاوڕانیت لەگەڵی یاسا سەروەرە؟ ئەگەر هەمان پرسیار لەمە بکەیەوەی لە کاک بەختیار و کاک سۆران و ئەو گەنجانت کرد، یعنی پڕ بەدڵ ئومێدم وا بوو بڵێم وڵای منیش لەگەرەوەمە کە یاسا سەروەرە. بەڵام ئەگەر ئەو بڕیارە بدەم من خۆم ینی هەز دەکەم زۆر موفق نیمە لەو وەڵامە، بەڵکو ڕام وایە کە یاسا بەو دەرەجەی سەروەر نەبووە. ئومێدی هەمومان وا بوو کە یاسا لە کوردستان سەروەر بێ لە بەرەوەی ملەتەکەمان گەلی کوردستان قوربانێکی گەلک زۆری دایە لە بۆ ئەوەی یاسا لە کوردستان سەروەر بێتن. خەباتی ملەتەکەمان تەنها لە بۆ ئەوەی نەبووە کە تەنها قوارێکی سیاسیمان هەبیت بە فیدرالی ویت بەر شێوازێکی تر بیتن و ئەگەر بێت و نەک هەر ئەو هەرێمی کوردستان لە باشووری کوردستان بەڵکو هەر چار پارچەی کوردستان ئەگەر ئازاد بێ بەشی دووەم ئەویش ئەوەیە کە هاوڵاتی کوردستان تێدا ئەگەر بە کەرامەتی خۆی نەژێ ئەگەر یەکسان نەبی لەگەر یەکتر پێم وایە ئەو قوارەی سیاسی پوچەڵ دەبێتەوە بێمعنا دەبێتن لە معناکانی دیکە. بەشێکی زۆری خەباتی ملەتەکەمان ڕاستە لە بۆ قوارەی سیاسی بە بەڵام بەشەکەی تر ئەو بووە کە هاوڵاتی تێدا سەروەر بێتن. من هەست ناکەم هاوڵاتی ئێمە تێدا سەروەرە لەبەرەوەی ئێمە یەکسانین. بۆ ئەوەی وەڵامی تۆ بدەمەوە بە تەفسیلتر دەبی بگەڕێنەوە سەروەری یاسا چییە. چەندین تێگەیشتن هەیە لە بۆ ئەو سەروەری یاسایە لە ڕووی ڕەواڵەتی لە ڕووی بابەتیش کۆنترین پێناسە لە بۆ سەروەری یاسا لەوانەیە ئەوەی دەوڵەتی کۆمەنوێلت باسی ئەوەی دەکات دەڵێ لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە بێ خوارەوە تاکو پۆلیسێک تاکو ئەوانەی وانووسراوە کە باز وەردەگرن یاخۆ زەریبە وەردەگرن دەبێت هەمان ڕێکاری یاسایان لەگەر بکرێتن ئەوە کاتێکە لە دەرەوەی یاسا ڕێکار دەکەن. من پرسیار لە هەمووتان دەکەم ئایا لە کوردستان ئەوە بەرپایە؟ هەمومان لە سەرۆشی هەرێمەوە سەرۆشی حکوومەت وەرە خوارێ بۆ ئەندام پەرلەمانان وەزیران تاکو دەگەیە پۆلیس و خەڵکانی تر ئایا هەمان ڕێکاریان لەگەر دەکرێت؟ من ئەو زانیاریەم هەیە بەڵام بۆی بۆ بینە ڕوون بێت. تۆ لەسەر چ فراکسیۆنێک؟ من لەسەر فراکسیۆنی سەوز بوویمە. باشە، فراکسیۆنی سەوز و فراکسیۆنی زەرد و یەکێتی و پارتی وەکو حزبەکانیان ینی تا ئەتوانین بڵین گەر زیاتریش نەبێ بات بڵین تا 2009 کە خۆی تا 2013 خایاندووە. ینی هەموو شتێک بوون لە وڵاتە. ئەی باشە حزبەکەی تۆ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پشکی خۆی لە سەروەرکردنی یاسا بەرکەوتووە و جێبەجێی کردووە بە دەنگەوە هاتووە لە خەمی بووە نیگەرانیەوە بۆ کە یاسا سەروەر چی کراوە یان دیسانەوە هەر قسەیە و ئەکرێت و هیچ ئەنجامێکی نییە. منەوەی نالێم بڵێم ناسەروەری یاسایی تەنها لە ئەستۆی حەزبێکی دیاری کراوە لە ئەستۆی هەموو حەزبانە بە حەزبەکەی خۆشمەوە لە ئەستۆی خۆشمەوە هەمومان مقەسرین کەم تەرخەمی لەوەی کە یاسا سەروەر نەبووە. جگە لەوەی تێڕوانینی خۆم ئێمە لە هەر حەزبێک بین لە هەر ڕێکخراوێک بین بەڕێی خۆم جگە لە جیاوازی بیر و ڕاو مەبدە و پرینسیپ یاخود ئایدۆلۆژیە نێوان ئەو حەزبانە دەبێ عونسری باش بین لەناو حەزبانە. ئەگەر ئێمە هەر یەکە لە لای خۆمانەوە عونسری باش بین لەناو ئەو حەزبانەی خۆم پێم وایە کۆمەلگای کوردستانی زۆر بەرەو پێش دەچین. تێڕوانینیشکەمان هەیە لە بۆ مەسەلەی سەروەری یاسای ئەوەیە هەمومان بەرامبەری یاسا دەبی یەکسان بین. تێڕوانینی نەتوێ گرتوەکان بڕک فراوانترە باسی دادپەروەری دەکا باسی ئەوی دەکا کە باسە لەسەر دادپەروەری بکەین خۆش بەس یەک ملاحەزە دەبێت. هەم کەساتیەکان ئەوەی تاکە شخصیەی معنەوی یاخود شخصیەی فەردی هەموویان دەبی ملکەز بن بەرامبەر یاسا و جێبەجێ بکەن. ئەگەر ئەم بێم ینی بەپێی ئەو پێناسە وڵای دەڵێم یاسا سەروەر نییە لەبەرەوەی ینی چەندی نمونەمان هەیە با لە حکوومەتەوە کێ هۆکارە کە یاسا سەروەر نییە؟ هەمومان هۆکاری من هۆکارم ئەتۆ هۆکار من وەکو هاوڵاتیەک چی بکەم من ڕاگەیاندن کارێکم ئەوانە خوێندکارن ینی هاوڵاتیەکی یاسایی لە ماڵەوە دانیشتووە چ دەسەڵاتێکی لەوەی یاسا سەروەر نییە ئەو پڕبەدڵ پێی خۆشە یاسا سەروەر بێت کە استیفادەی لێیەکە. بەڵام کێیە پرسیارەکەی من بۆی بەم شێوەیە بیکەم کێیە مستەفیدە لە سەروەر نەبوونی یاسا؟ ئەم دەمێت لێرە جوابەکەت بدەمەوە. مەسلەی ئەگەر ڕوخسەتم بدەیت ڕەشپێستەکان لە ئەمریکای کاتێک ڕوبەڕووی ئەو عونسریەتە دەبوون یەک قسەیان کرد گوتی ئەوانەی ئەو شتەی ئێمەی کوشت
دژمنەکان نەبوون بەڵکو بێدەنجی دۆستەکانمان بوون حەسەکەم هەر هەمومان ئەگەر ئەتیام دەکەیت لەناو هەر حەزبەک بین هەمومان لەوانەیە لە حەدێک ئێمە لەناو حەزبەکان هەندێکەیە بێدەنگ بوون ئەم ناڵێ من بێدەنگ بوویمەیان کاک بەختیاریان کاک سۆران بێدەنگ بووە بەڵام خەڵکانێکی زۆر لۆی بێدەنگ بووینە نمونەی بەسیط لۆ دەینم کاک سۆران ئیسا ئەندام پەرلەمان من و کاک بەختیار پێشتر ئەندام پەرلەمان بووینە مادەی 79 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەلێ بودجەی هەرێم حکومەت هەموو ساڵانە مانجی تشرینی یەکەم واتە مانجی دەبی پێش ساڵی نوێی مالی دەبی بێتن تاکو ئیستا ئەو بڕگەیە جێبەجێ نەکراوە ساڵی 2014 2015 ئەوە دەڕاتن تاکو ئیستا میزانی نهاتە هەرێمی کوردستان جگە لەوەی ئەو تاخیر بوونە و جێبەجێ نەکردنەوە کە هیچ مبەڕینیە تەقنین کرا لەناو پرۆژەی دستور لە مادەی 113 دەلێ ئەگەر هاتو تاخیر بوو اعتیماداتی مالی باشە ئەمما بەسم لێرە حکومەت پێشێلی دەکا محاکم پێشێلی دەکا چەندی نمونەم هەیە من جێمەلات بۆ نمونونەکان یەک بەڵام وەڵامی ئەو پرسیارم بیتەوە کێ سوودمەندە لە سەروەرنەبوونی یاسا ئەو کەسانە سوودمەندن لە سەروەرنەبوونی یاسا ئەوانەی نانوێ هەرێمی کوردستان بەرەو پێش بچی ئەوانەی نانوێ هەر کەسێک بێتن من ناتان لەوانەیە لۆ لە خۆمان لەوەندەی لەوانەیە لە خەڵکی دەرەوە لە ناو حکومەتەبی بەڵام ناتەمە تیامی لایەنێک بکەم هەر کەسێک بێوێ هاوڵاتی کوردستان بە کەرامەتی خۆی نەژێ یەکسان نەبێتن هەر کەسێک بێوێ کە ئەزمموی ئێمە بەرەو پێش نەچی بەرەو پەیوەندیمان لەگە بەغداد تەواو نەکە بەرەو ئەیاندیشکە ئەوان مستەفیدن لەوەی کە یاسا سەروەر نەبێتن سپاس دەکەم کاک سۆرا من پرسیارێک لە تۆکەم بەر لەوەی بچمە لای کاک بەختیار بۆەوەی بۆ ینی وەڵامی کۆتایی بچم هەمان پرسیار کێ سوودمەندە لە سەروەرنەبوونی یاسا تۆتی یاسا سەروەر نییە ئەوانەی کە بەداخەوەی لێم لە قۆناغەکانی شەڕی ناوخۆ پێشێلکاری گەورەیان کردووە لە گەندەڵیە پشتی گەورەیان بەرکەوتووە و بەشێک لەوانە دۆسییان لە دادگاکانە هەیە و ناچنە بەردەمداد ئەمانە مستەفیدن بەڵێ سوپاس دەکەم کاک بەختیار من دێمە لای جەنابتان وەکو دەرەکەوێ کاک سۆران بە ڕێژەیەکی تا حدێک ڕەها ئەڵێ یاسا سەروەر نییە و کاک سەرداریش بە هەمان شێوە ئەڵێ یاسا سەروەر نییە و پاساوی خۆی هەیە بۆەوەی کە یاسا سەروەر نییە وەکو پێویست هەمان پرسیار بە بڕوای تۆ ئەم قسەیە تەواوە کە یاسا لە سوودمەندی یەکەم لەوەی کە یاسا سەروەر نییە ئەوانەیە کە جەنگی نازانم شەڕی ناوخۆیان کردووە زۆرترین پشکی گەندەڵکاریان بەرەکەوێ و ئەوانن کە یاسا سەروەر نەبێت ئەوان سوودی لێبین سەروەر بێت ئەوان زیانیان بەرەکەوێت خۆی شتیوا هەیە لە حقیقەتدامە پێشەوەی باسی ئەوە بکەین کە چێ سوودمەندە دەی بگەڕێنەوە سەر ئەوەی کەوا بۆ یاسا سەروەر نییە لەو حاڵەتێک کە بێت و باسی بە سەروەر نەبوونی یاسا بکەین من کەوتم یاسا سەروەرە من پێششی باسی ئەوم کرد کە دوو لایەن هەیە لایەنی یەکەم ئەوەیە کە دادگاکانن دادگاکان تا ڕادەیەکی باش وی من ئاگادارم پابەندن بە یاسا بە دەرهێنانی بڕیاری یاسایی بە تایبەتی هەر دادگایەک زۆربەتان دەزانن هەر دادگایەک بڕیارێک دەردەکا هەر کەسێک پێ ڕازی نەبی دادگایەکی برستر هەیە کە سێ کەسە ینی ئەو بڕیارانەی کە دادگاکان دەری ئەەکەن جێبەجێکرێن من بەبستم لێرە ئەگەر ڕخسەتم بدەیت بۆیە باسی دادگاکان دەکەم دەڵێم ئەگەر لە لایەنی دادگاوە سەیری بکەیت بەڵێ یاسا سەروەر بووە تا ڕادەکی باش بەڵام دواتر بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی یاسا ئەوە پابند نییە بە دادگاکانەوە پابند بە سوڵتەی تەنفیزی بە پۆلیس کەم تەرخەمە ناڵێم کەم تەرخەمە ناڵێم پۆلیس بارکی خۆی ئێستاوە تا ڕادێکی زۆر ئەو زۆرفانەی کە ئێمە دیومانە لە کوردستان لە یەکەمی ڕۆژی ئینتیفازەوە تا ئێستا ناڵێم دەبوایە زۆر شت بکرابە بۆ سەروەری یاسا دەبوایە بکرابە بەڵام کە نەکراوە دەبی باسی ئەوش بکەین کە دەوروبەرمان چ دەورێکی هەبووە لە ناو کوردستان شەڕی ناوخۆ دەوری هەبووە ئەو ئابلوقە دەمێکە شەڕی ناوخۆ کۆتایی هاتووە قەیناکە ئابلوقەی داراییمان لەسەر بووە 2 ساڵ ئابلوقەی دارایی هەیە نەخێر پێشووتریش ئەگەر پاش ئینتیفازە خۆ هەموو برادەران باش دەزانین کە فترێکی باش دوو ئابلوقەمە لەسەر بوو ئابلوقەی حکوومەتی عێراقمان لەسەر بوو زانیاری هەیە لەسەر ئابلوقەکان بەڵام ینی ماوەیەکی باش هەرێمی کوردستان لەو پەڕی ڕەفاهیەتە ژیاوە وایە بۆ یاسا سەروەر نەکراوە ماوەک ڕاستە کوردستان لە ڕەفاهیەت ژیە بەڵام یاسا کە سەروەر نەبوو جێبەجێ نەکرێ
ئەوش نسبیە ئەوش نسبیە ناڵێم 100% جێبەجێ نەکراوە یەک وەڵامی ئەم پرسیارم بیتەوە زۆر بە کورتی بۆی ناوبڕێ وەربگرم ئەو بڕیارانەی دادگاکان دەری دەکەن جیهەتی جێبەجێکار لایەنی جێبەجێکار لە سەدا چەندی جێبەجێکات خۆی بزانە لایەنی جێبەجێکاریش دیایە ئەوەی یاساناسەکان باش دەزانن پارێزەران باش ئەوە دەزانن لایەنی جێبەجێکار هەیە لە ناو خودی دەسەڵاتی دادوەری کە دائیرەی تەنفیزی پێ دەڵێن جێبەجێکردن ئەوە لە زۆر حاڵەت ئیشەکانی خۆی بڕیارەکان جێبەجێ دەکات ڕەنگە ئەوەی کە جەناب جێبەجێ نەکرد بێت حاڵەت هەیە چین ئەم حاڵەتانە چین کە جێبەجێ ناکرد حاڵەتی ینی هێندە حاڵەتێکی ئاساین کە جێبەجێ نەکرێت زۆربەی بڕیارەکانی ئەوەی کە لە دەچێتە دائیرەی جێبەجێکردن جێبەجێ کراوە بە قەناعەتی من سەدانەوەتی بەڵام ئەوانی تر کە ڕەنگە مەبەستە ئەوەی ئەمر قەبزێک دەردەچی بەرامبەر کەسێک تەنفیز ناکرێت ئەوە حسابێکی تر ئەوە بە تەفسیلی دێنە سەر باسی بەڵێ زۆریش مەبەستمە بینەرانی ئەزیز ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە لە بەشی دووەم بەردەوامن. دوبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە بەشی دووەمی دووجار بیرکەرەوە دیسانەوە ئەمەوێت ئەوەتان بۆ باس بکەمەوە کە کاک ئومێد موحسین و تەبێژی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان بڕیار بوو لەم بەرنامەیە ئامادە بێت بەڵام وەڵامی تەلەفۆنەکانی نەداینەوە و نەهات بۆ بەرنامەکە دێمەوە لای تۆ کاک سەردار کۆمەڵی قسەی تر کرا لەسەر سەروەری یاسا و کێ مستەفیدە و لەم مەسەلانە ینی من یەک نمونەی زۆر بەسیط بۆی هەڵی نەگرین بۆ کۆتایی بەرنامەکە و دواتریش کات نەمێنێ ینی مەسەلەیەک هەیە مەسەلەیەکی زۆر سادە و ساکارە ئێمە بە پێی ئامارە فەرمی و نافەرمیەکان 182,000 کەسمان ئەنفال کراوە هەر لە گەرمیانەوە بیگرە تا گاتە بارزان باشە کۆمەڵێک خەڵکن ئەمانە پێیانە وترێت جاش و مستەشار ئەم جاش و مستەشارانە بە چاو ئەبینرێن هەنێ جارە بێ عریزە بی بۆی بگەیتە لایەن ئەمە قسەی من نییە قسەی کە سوکاری ئەنفال کراوانە هەندێک جار یعنی زۆر دەسەڵاتیان زیاترە لە کەسێک یاسایی ئەم وڵاتە یان هیچ نەبێت لە کەسێک کە تاقانەی ئەنفالە بە بەرچاوێ دێنەوە ڕۆن بۆچی ئەم مەسەلەیە یەکلا نەکراوەتەوە ئەنی دەستگیرکردنی جاش و مستەشارەکان کە لە لایەن حکوومەتی عێراقیشەوە ناوەکانیان نێدراوە هێندە شتێکی قورسە ئەو مەسلەیە قرس نیە بەڵام پێشوەی بێم وەڵامی پرسیار بدەمەوە حەز دەکەم تێبینێک بدەم لەسەر قسەی کاک سۆران بەڕاستی سەرەتامە کە هاتین گفتوگۆ لەسەر ئەو بابەتەمان دەکرد حەزم دەکرد ئومێدم وابوو هەمومان بە شێوازێکی مجەڕەدی لە ئەنتماتی حەزبیمان مناقشەی بکەین ینی کاک سۆران باسیەوەی کرد ئەوانەی شەڕی ناوخۆیان کرد لەوانەیە ئەوانە سەبەبی سەروەری ناسەروەری یاسابن کاکسان بگورە ئەوانەی زۆرترین پشکی گەندەڵیان بەرەکەوێت زیاد ینی حەزم کرد بڕێک تەوزیفەشی سیاسی تێدایە ئێمە لێرە هاتوین ینی بابەتێکی گشتیە پەیوەندی بە هەر هەمومان هەیە پەیوەندی بە هەموو تاکێکی کوردی هەیە ناسەروەری یاسا یاخود سەروەری یاسا بەڕاستی عادەتەن سەروەری یاسا لە وڵاتانە زیاتر سەردەگرێ ئەوانەی دیموکراسین تەنها هەندێک وڵات هەنە مەسەرەن تێبینیان هەبوو لە سەروەری یاسا مەسەڵەن وەکو سین ئەوشەوە دەیانگوت بڕێک تەناقوزی هەیە لەگەر مەسەلەی سیراعی تەبەقی و ئەو وڵاتانە ئەوی شمولیەتی تێدایان دیکتاتۆریەتیان تێداوا سەروەری یاسا تێدا سەرناگرێتن وڵاتی ئێمە بێگومان دیموکراسیە تێدا بەرپا نەبووە و دیموکراسیە لە هەموو دنیادا هەمومان دەزانین پرۆسەیەکی کەلەکەبوونە یاخود بە عەرەبیەکەی دەڵێ عەمەلیە تەراکومیە ساڵ بە ساڵ شتێک لەسەرێک دادەنی ئێمە دیموکراسیەت لە وڵاتی منە بووە و کۆمەلگای ئێمە حزبەکان دێنە سەر شاشی تەلەڤیزیۆنەکان لە بەرنامەکان لە کۆڕ لە سیمینارەکان ئەڵێ دیموکراسی لێرە زۆر باشە بگرە لە زۆربەی وڵاتانی ناوچەکە و هەنێ وڵاتی ئەوروپی ژاری وایە پێوە یانەوەن باشترین ئێمە وڵای حەزم دەکرم نیشەوەندە متەفائیل بام بۆ دەرزەی برێم دیموکراسی لە وڵاتەوە بەڵام وانە ڕاستە مەسەلەن حەزبەکانی ئێمە باسی وەت کردو لە فلان حەزبی بەشدارن لە مەسەلا سەروەریە بەڵام لە بیریش مەکە ئەو چالاکیانەی کە بەدەست هاتیە ئەو قوارەی سیاسیات هەر شتێکەبی هەموو حەزبەکانی مە تێدا بەشدارن ڕاستە لەوانەیە هەندێک کەم و کورتی شەبێتن بەڵام لایەنەکانی دیکەش هەیە
مەسلەی ناسەروەری یاسا پەیوەندێکی ڕاستەوخۆ هەیە بە کۆمەلگا بە کەلتور بە مەسلەی دیموکراسی هەمومان دەزانین وڵاتی ئێمە بۆ دەرەجەی دیموکراسی نییە هەوڵ دەدەین قوربانیشمان دەیە بۆ ئەوەی دیموکراسیەت لە وڵاتی بەرپا بێتن و ساڵ بە شتێک بەڵام زۆر وەڵامی پرسیارەکە وەڵامی پرسیار ئەو کێسەیە بێگومان کێسێکی بڕک ئالۆزە لە بەرەوەی پەیوەندیش ڕاستەوخۆ هەیە بە هەندێک یاسا کاتی خۆی لە بەرەی کوردستانی عەفوعامێکی بۆیاندرایە و ئەو عەفوعامە تەقنین کرایە بە یەکێک لە یاسایەکان ینی ئەو عەفوعامە دەقێکی پیرۆزە کە دەستکاری نەکرێت؟ نه مەسەلەی دەقی پیرۆز نییە دەستور دەقەشی پیرۆزە لە دەستورە ئەمان عەفوکراون ئەم یەک قسەت پێ بڵێم ینی باڕوونی کەینەوە تخوا کاک سەردار لە دەستورە جاش و مستەشارەکان و ئەوانەی پیانەوتێت ئەنفالچی عەفوکراون لێیان خۆش بوون؟ نەخێر ئێچی من یەک ملاحەزەت دەمێ باش پێش هەموو شتێک فەلسفەی عقوبە بابزانی چییە فەلسفەی عقوبە زەجر المجرمین وەڕەدە الآخرین زەجر یعنی واتە هەر کەم تەرخەمێک دەبی سزای خۆی وەربگرێ ڕەد الآخرین زۆر گرینگە یعنی چاوترسانی خەڵکێکی تر لێرە نمونەکتان بۆ دەینەوە کاتی خۆی کە ئەسرائیل جنوبی لبنانی گرتبوو ملیشیاکان هەبوو سەر بە ئەوان بوو دەیویست سەحب بێتن لە لبنان بەڵام دەویست لێبوردنیشی گشتی بۆ ئەو ملیشیا دەربکات وابزان ملیشای لەحەد بوو ئەگەر کاک وەختیە لەوانەیە ئەنتوان لەحەد بوو حەزب الله و لبنانیەکان هەموو گوتیان نابی ئەو لێبوردنە گشتیار بۆیان دەربکرێ سەحب بوون ئەوانەی خۆیان بوو لەگەرە خۆیان برد عەفوعامەکان بۆ دەرنەکرد من پێم وایە یعنی لەمەودا لە لبنان زاش کە ئیسرائیل بێ لبنان بگرێ هەر شوێنە کەسێک جورئەت ناکات زاش کە لەگەر ئیسرائیل کاک سەردار دەست پێکەڵ بکاتەوە زۆر دوورکەوتیتەوە واز لە لوبنان و فەڵەستین دێنە باسی کوردستانەکەین تکایە بەڵێ ینی پێت وایە جاش و مستەشارەکان ئەبێ دادگایی بکرێن وەڵام من بیتەوە تاوان دەبی دادگایی بکرێن بۆ ناکرێن بەپێ ئەو بۆ ناکرێن بەڵێ بەپێ ئەو کەم تەرخەمی بەپێ ئەو تەقسیم بەپێ ئەو تاوانێک کە ئەنجامیاندا دەبێتن دادگایی بکرێن و ئەو ملاحزەی کە گوتم ئەوەی لبنان مەقسەدم ئەوەیە کە دەبێ ئەوەی بێتن بۆ ئەوەی جارێک کە ئەگەر هەر وڵاتێک عێراق بێ هەر وڵاتێشکەبی کوردستانمان لێ داگیر بکەن کە جورئەت نەکە زایشکە لەگەر وان تێکەڵ بێتن ئەو مەسلەشی لەوانەیە یاسایبی لەوانەیە مەسلەشی دستوری بێت وەڵامم دەست نەکەوتەوە بەڵێ ینی وەڵامم دەست نەکەوتەوە لە پرسیارەکانم ئەم پێم دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی جێبەجێکردن دەبی جەری ئاهانەتر معاملە لەگەر ئەو دۆسیە بکەن بۆ ئەوەی ئەو دۆسیە بەڵێ کەی ئەیکەن نازانم ئەگەر کاکومێت لێرە بەڵاوانێ دابەوە بەڵێ کاکومێت لێرە بۆیە وەڵامیەداوە ڕەنگە لەبەرەو شتانە لێرە نەبێ کاک سۆران هەمان پرسیار ئەجەبا کاتەکە سوود لێبینم بۆچی دادگایی ناکرێن طبعا لەبەرەوە نییە کە ئەنجومەنی دادوەری مقەسیرە ئەنجومەنی دادوەریشی خۆی کردو و بڕیارەکەی دادگای باڵای تاوانەکانی عێراق کە لە 11 2010 دەرچووە ئەوە تا 258 تاوانباری بەشدار لە ئەنفال تاوانبارن بەڵێ لە تۆمەت چۆتە دەرەوە بە تاوانی دژ بە ئەنجامدانی تاوانی دژ بە مرۆڤایەتی دادگای باڵای تاوانەکانی عێراقا و من لە 1/3/2015ەوە جێبەجێ نەکردنی فەرمانی دادگاکان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانم کردووە کامێراکە یەک تۆزڕای گری بۆی کامێراکە ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانم کردووە ئاراستەی بەڕێز وەزیری ناوخۆم کردووە کە بۆچی ئەم بڕیارە جێبەجێ ناکەن و لەسەر ئەم پرسە بەردەوامم وەڵامی ناوخۆی پەرلەمان کە بەنی هەمان شتی کردووە وەڵامەکە بۆ من باوەڕ پێهێنەر نەبێ ئیستیجوابی بەڕێز وەزیری ناوخۆ دەکەم لەسەری یا دەبێ پێمان بڵێ دوای 57 ڕۆژ هێشتا وەڵامیان ناویتەوە نەنا ڕێکاری ڕۆشتنی پرسیارەکان ماوەیەکی ڕۆتینی بڕیوە چاوەڕی وەڵامەکان بۆ من باوەڕ پێهێنەر نەبێ بەڕێز وەزیری ناوخۆ دەبێ بێت لە پەرلەمان بە نوێنەرانی کوردستان بڵێ بۆچی ئەمانە کە شوێنی نیشتەجێبوونی زۆری نەیان بەرپرسیارەتیان دیاری کراوە هەیانە خانەنشینیەکەی دەقات و بیسقاتی خانەنشینی ئەنفال کراوێک و شەهیدێکە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان لە نێوان هەردوو حیزبی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات زۆری نەیان لەوێن هێندەی من پرسیشم کردبێت و زانیاریم کۆ کردبێتەوە ینی لە دۆخێکی زۆر خۆشاشین بەڵێ هەیانە دەیان پاسەوانی هەیە بە ناوی ڕێزدار هەیانە بەرپرسی خانەنشینی پێشمەرگەیە کە پێشمەرگە هەیە خانەنشینی بۆ نەکراوە ینی ئەمە چییە؟ ئەمە لە نێوان کەوانەیە کە ئەمە خیانەت نییە بەرامبەر بە ئەوانی ئەنفال کراون
ئەمڕۆ ڕێکخراوێکی گەورەی نێودەوڵەتی هاتبوو بە شوێن ئەم کەیسانەی ئەنفالە کاتێک کە ئەمەی زانی تووشی شۆک بوو. من هەستم بە شەرمەزاری کرد کە ئەو لە تاوانێکی زۆر گەورە متەئەسیرە و لە دووری دنیاوە هاتووە، بەڵام ئێمە تاوانبارە کوردەکانمان داڵدەداوە، دادگای تاوانی عێراق گاڵتەمان پێیەکە. ئەلەگەرەوە بە دوای کەیسی جینۆسایدی گەورەترین جینۆسایدین دوای هۆلۆکۆست تاوانبارە کوردەکانتان بێنن کە 450 شتێکە 258 کوردە وتری لە عێراقا. ئەمە یەک دانەشیان دەستگیر نەکراوە، سێ کەس دەستگیر کراوە، وەڵامێک بوو ئەوە سێ کەس دەستگیر کراوە. ئەو دووەی کە لە کفریە ئەوە لەم دواییە بوو، ئەوە دێنە ئەوە بێدەسەڵاتەکانن، ئەوە لەم دواییە بوو، ئەوە بێدەسەڵاتەکانن. و یەکێکی تریش لە چەمچەماڵ گیراوە، تەنها ناوی یەکەمی هاتووە لەم لیستە، ئەنی بەپێی ناوی یەکەمی ئەو دەستگیر کراوە، تەنها ناوی یەکەمی هاتووە، ناوی ژمارە 57 لە لیستەکە، یەک ناوی یەکەمی هاتووە کە خانەوادەکەی ئەو ڕۆژە هاتوونەتە پەرلەمان، ئەڵێن کاکە ئەگەر باوکمان ئەوەیە فەرمووبی بەنە بەغدا محاکەمە بکرێ، ئەگەر ئەوەش نییە بۆ 9 مانگە کەس ناڵێت تۆ لەسەر چی گیر یانە بێمەوە و کەسانی کە ناوی یەکەمیانەوەکەوە دەستگیریان کرد. ئەو سێشی کە گیراوە دانراون بەبێ ئەوەی کەس خۆی کا بە خاوەنی لێکۆڵینەوە لەو دۆسیە. دێنە سەرەوە باسە کاک سۆران. من بۆ ئەمە وەڵامم وەرگرتەوە ئەچمە لای کاک بەختیار قسەیان کرد لەسەر کەیسی ئەوانەی پیانەوتری ئەنفالچی و جاش و مستەشارەکان، و لەم دوایەش لەم ڕۆژانەی ڕابردووە لە کەلار ینی دوێنێ شتی زۆر کراوە، من دێمە سەر باسی و بەس جارێ ئەمێ وەڵامی تۆ وەربگرمەوە. بۆ دادگایی ناکرێن؟ یعنی لە دوای ئەوە 25 ساڵ لە دوای ڕاپەڕین، ئەویش 2 ساڵ، ئەمە 27 ساڵ، یعنی لە دوای 27 ساڵ ئەنفالکردنیان کە سوکاری ئەنفالکراوان لە ناخۆشترین دۆخە ئاژین. نازانم تۆ سەردانی سمود ئەوەی ناوینراوە ئێستا ئۆردوگای ڕزگاری کردبێت، ینی وەزعیان زۆر ناخۆشە لە شۆڕۆژ لە هەموو جێگاکان. بۆچی دادگایی ناکرێن؟ ئێوە ئافۆم کە چەند پارێزەرتان هەیە لە سندیکاکەتان؟ سەبووە بە 7,200 قسوور پارێزەرتان هەیە. هەست ناکەن ئێوە کەم تەرخەمن بەرامبەر بەم کەیسە کە هەر یەکە لای خۆتانەوە کەیسەتان نەجوڵانە بۆی بگەن بە مەنزڵ؟ وەڵا من دەمێ ئاماژە بە شتێک بکەم. کاک سۆران زۆر بە ڕاشکاوی باسی ئەو بابەتێک کرد. ئەوانە هەمویان دادگایی کراون، هەمویان ناویان لە دادگای تاوانی عێراقەوە هاتووە بۆ کوردستان. دادگایی کردنیان لەوێ کە ناویان هاتووە بۆ ئەوەی دەستگیر بکرێن لێرە، نەک لێرە دادگایی بکرێن، ڕەوانەی ئەوێ بکرێن. ینی مەرحەلەیەک تێپەڕیەوە ئێستا بوون بە تاوانبار، بوون بە موجریم. ڕیار دەرنەچوە لە دادگا، بەڵام داوا کراون لە دادگای تاوانی عێراقی. پێویستە ئەوانە دەستگیر بکرێن و بنێر درێنە ئەوێ. دادگایکردنیان لێرە نییە بۆ معلوماتی پێویستە کێ دەستگیریان بکات؟ دەستگایانی کە بە دەستگیرکردن هەڵدەسێ تۆ پێم بڵێ تۆ پارێزەری من پارێزەر نیم. هەموو ئەو کەسانەی کە با بڵێن سوڵتەی تەنفیزیە، ئیتر پۆلیسە، ئیتر هەمویان هەموو کەسێک بەرپرسیان بە قەنەعەتی دەستگیریان ناکەن. بەڵێ قەت پرسیارتان کردووە بۆ دەستگیریان؟ ئەوەی من زانیومە کاک سۆرانش قەت خۆتان پرسیارتان کردووە؟ بە دۆداچونتان کردووە؟ بەتەکید من هەرچەندە من تازە بەڵێ نەنە پێشتریش وەکو محامیەک پێشتریش وەکو محامیەک ئەندانی پەرلەمان بووی. ئەو کێسە وابزانام پەیوەندی بە هەموو تاکەچی کورد هەیە، لەبەرەوەی هیچ کەسێک نییە ئازاری ئەو خەڵکەی هەست نەکردبێ، وەزعی ئەو خەڵکەی نەدیبی. بەڵام لێرە من ئەوە ناگەینمە ئەو حەدی کە جەنابەت وەصفت کرد بە ئەو دەستگیر نەکردنیان خیانەت لە وڵات شتێکی گەورەیە. ڕاگەیاندنکارم ئەزانم چیەڵێم لە نێوان کەوانەیەکە من ڕەئی نادەم، ڕەئیم پرسیوە. باسی خیانەتکردنیە، بەڵام کەم تەرخەمیە، بەڵێ کەم تەرخەمیە زۆر احتیمال هەیە لە ئیتر سوڵتەی تەنفیزیە، شوڕتەیە، نازەم ئەوانەی تر. ئێوە بە دوواداچوونتان کردووە وەڵامتان وەرگرت. ئێستا کاک سۆران ئەڵێ من لە یەکی سێ ئەمە بەڵگەکەیەتی نامەیەکی نووسیوە، داوایەکی نووسیوە، ڕاستی کردووە. ئێوە هیچ شتێکی واتان کردووە بەوەی وەڵام وەربگرنەوە؟ بەتەکید ئەمە هەتا ئێستا بەدوای ئەو مۆزوعین ئێمەش لەمە دوا منش وەکو من شخصی لەبەرەوەی کە هیچ سفەتێکم نەبووە، ڕەنگە توانی بم هەکو پارێزەر بەدوای ئەو شتە ڕۆیشتو بم، بەڵام سفەتێکی شخصی بۆی بەڕاشکاوی بە کەسوکاری ئەنفالکراوان بڵێ. زۆربەی ئەوە کە ئەوانی کە من دی و من دەڵێن ئێمە لە دوو ئەو گرتنی ئەو شخصانەی و دەستگیر دەکرێن،
بەڵام کاتی دەوێ ڕەنگە قسمێکیان لێرە نەبن لە دەرەوەی وڵات بن ئەوەی من وەڵام وەرگرتەوە کە قسمێکی کەمیان لە دەرەوەی وڵات نەخێر قسمێکی زۆریان لە دەرەوەی وڵاتن بەڵام پۆلیسیان تەرپوڵەیە تر ئەو ڕێکاری یاسایی بڕوا بەشداری لە کۆنسێرتێک بکات لە دەرەوەی وڵات لەوێ خۆی بجێتەوە لە دوای دوو ڕۆژەکەنەوەی هێننەوە ئەوەی من زانیومە زۆربیان داواکراون لایەن ئینتەرپۆڵنەوە یعنی بەڵام هەتا ئێستا کەس دەستگیر نەکرا ئەوەی من معلوماتم هەیە بەڵام بە دقیقی کامیان و چەندیان ئەوە نازانم من بەڕاستی ئیحسایەکم لا نییە سپاس دەکەم ژیان خان پرسیارەکەت ئایا ڕۆڵی دادگا لە پاراستنی ماف و ئازادیەکان لە کاتی دادگاییکردنا چییە؟ بۆ چێ پرسیارەکە بۆ کاک بەختیارە پێمەوە بێت ڕووی دەمی لە کاک بەختیارە بۆ کاک ئومێدە بەڵام کە کاک ئومێد بەجاخۆ نەهاتووە دەسەڵاتمان نییە کاک ئومێد نهاتووە میوانداری کراوە تام عەسرا و توێتی دێم ئێستا لێرە نییە ئەگەرم بەڕێزانت کاک سۆران ماف و ئازادیەکانی تۆمەتبار لە بەردەم دادوەر یەک گرفتی سەرەکیمان هەیە ئەو کەسانی کە لە دەستگاکانی ئەمنی ئاسایش و دژە تیرۆرەوە دەبرێنە بەردەم دادوەر بەشی زۆریان بە ئەشکەنجەدان دانپیانانیان پێکراوە بەداخەوە هەندێک لە دادوەرە بەڕێزەکان کاتێک گوتە لە تۆمەتبار وەرەگرن دەڵێ من ئەمەم نەدیوە کە تۆ واژەی منیان خستۆتە سەر من لەژێر ئەشکەنجاوم پێدراوە بەشە لە دادوەرەکان بە هەندی وەردەگرن ئیفادەکەی ڕەت دەکەنەوە بەڵام کەیسمان لایە بەشێکیان گوێناگرن و سزای دەدەن خەڵک بە چاو بەسراوی لەژێر تەعزیبە ئیمزای ئیفادەی پێکراوە کە نەیدیوە و دەیان کەیس تۆمار کراوە من هەر لێرە لەم کەناڵە باسم کردووە کە چۆن ئیعتراف بە ئافرەت کراوە بڵێ مێردەکەت تۆ کوشتوتە بە شێوەیەکی زۆر نائینسانی و ئیفادەکەشی لەوێ تەواو هەر ئەو بۆ ڕۆییوە هەندێک لە دادوەرەکان دەیگەڕێنەوە بەداخەوە هەندێکیان بە هەر جۆرێک بێ نازانم جۆرەکان چییە گوێ ناگرن کە ئومێ دەکەم ئەو تەدەخولەی ئەو فشارانەی بۆ سەر دادوەرە بەڕێزەکان و دادگاکان هەیە چیتر کۆتایی بێ ڕێی پێ نەدرێ دادوەری بەڕێزی بە ئیرادەمان هەیە هیچ تەدەخولێک فشاری ناخاتە سەر تا ڕادەیەوەی تەنەحی دەکا لە کەیسێک لامە لەو هەفتەی پێشوو ئەوە کەیسێکە کەیسی دکتۆرەیەک لە زانکۆی سلێمانی لەقەبی عیلمیان لێسەندۆتەوە فەرمانی دادگا هەیە بۆ جێبەجێکردنی بڕیارەکە داواکاری گشتی تەحریکی داوای کردووە دنیایە کەیسەکە نین بووە سەرۆکی زانکۆی سەلاحەدین بڕیارەکە جێبەجێ ناکە سرە ڕایوە چۆشکاتی لە دکتۆرەکە کردو لە بەروی سکاڵای لای ئێمە کردووە دادوەرە بەڕێزەکە تەنەحی کرد لەو کەیسە لە بەرەوەی زانی دەرەقەتی نایەت یان گوێ ناگرن یان یاسای بۆ جێبەجێ چی تەنەحی کرد بۆی کە لەو کەیسە بڕیار نەدا تەنەحی حاکم ئەوە بەڕێزانەتوانن تەفسیری بکەن مەبەستمەوەیە بەداخەوە لە مکافحەی ئیجرام ئەوانەی کە لەسەر تاوانی جۆرا و جۆرە گیرێن هەیانە تاوانەکەی 6 مانگ سزای هەیە بەڵام بڕۆ سەعات 11 شەو و بەڕێز وەزیری ناوخۆ با گوێی لێبێ گوێ بگرێت لە مکافحەی ئیجرامی هەولێر و سلێمانی و دوهۆک بزانێ ئەو ئەشکەنجانەی لەوێ ئەدرێ بەس زمانی بەعز دراوە ئێوە گوێتان لێگرتووە بەڵێ ئێمە ئیشی جدیمان لەسەر کردووە و لە 190 ئەوەی ئەچێتە مکافحەی ئیجرام بە ئەشکەنجەی مەترسیدار دەرەهێنرێ ئیفادەکە شێبرێتە بەردەم دادوەر ئەمە ئیدعایەکی زۆر گەورەیە تو ئامادەی ئیسپاتی بکەی لە بەردەم یاسا و لە بەردەم دادگاکان ئەگەر بۆ سکاڵات لەسەر تۆمار بکرێت سەدان زیندانی کراوی ئەشکەنجە دراو دێن مەست ئەو کەناڵی وەرن ئەتان بەمە زیندانەکە وەرنەچینە مکافحەی ئیجرام بزانن کێ هەیە چوو بێتە مکافحەی ئیجرام و ئەشکەنجەی مەترسیدار نەدرابێ ئێستا کەیسێکم لایە پەرلەمانتار بەکارهێناوە چوونەتە ناو زیندانەکانەوە یان بەڵێ ئێستا کەیسێکم لایە لەو پەرلەمانی کوردستانە وەرن گوێ لە چیرۆکی ئەشکەنجەدان و سیناریوەکانی کە لە مکافحەی ئیجرام سپاس دەکەم ژیان خان و بۆ تەواوی ئەو هاوڕێیانش لە کۆنتڕۆڵەوە ئاگادار مەکەنەوەڵێن بۆ ئیستیغلالی کاتەکە بکەین ئەبێ پرسیارەکانیان بکەن و ئەم میوانە ئەزیزانش پرسیارەکان بنووسن بۆی کاتەکە ئیستیغلال بکەین پرسیارەکانت بکە و پاشان وەڵامت ئەدرێتەوە ئایا هەموو کەس لە بەردەم ئێمە زۆر ئەرکنەبێ ژیان خان بمبورە کە قسەکەم پێ بڕیت بڵێ پرسیارەکەت بۆ کێ و پرسیارەکەت بکەی بەڵێ هەر بۆ کاک سۆرانە پرسیارەکەم ئایا ئێمە زۆر گوێمانەوە بێڵن هەموو کەس لە بەردەم دادگا و لە یاساژدا هەموو کەسێ بێ جیاوازی وەک یەکە جیاواز نییە بەڵام جیاوازی بەس بۆ فەقیر نییە ئەوەی فەقیر و بێدەسەڵاتە کوتەکەکەی یاسا بەسەریا ئەشکێنن
ئەوەی دەسەڵاتدارە ناچن بەلایەوە ناشتوانن. کاک سۆران ئەڵێ وانە قایمقامی شارە زوور سەدان کەیسی بۆ دێنم بۆ کاک بەختیار من قسە ناکەم بەبێ کەیس. قایمقامی شارە زوور فەرمانی گرتنی هەیە لەسەر اختیلاس 1.5 ملیۆن لیتر گازی لەسەرەکە اختیلاسی کردو بە مادەی 350 دەبێت دەستگیر بکرێ. بەڕێز وەزیری ناوخۆ ئەڵێ تەسلیمی ناکەم وەرە بابەت بخوێنمەوە کاک بەختیار ئەڵێ تەسلیمی ناکەم بە نەسیەمەی وتووە بەڵێ سەیرم کە لەسەر کێشەیەک لە بنکەی پۆلیسی سەرمەیدان لە شارۆچکەی شەقلاوە فەرمانی دەستگیرکردن لەلایەن دادوەری لێکۆڵینەوە دەرچووە لە 28 دەی 2013 بۆ تۆمەتبارێک کە پێشمەرگەی لە وەزارەتی ناوخۆ دوای ساڵێک هاتووە تەسلیمی ناکا. دەیانی وات بخوێنمەوە لەسەر کێشەی ژمارە 7 2013 لە نووسینگەی لێکۆڵینەوەی تاوانی کوشتن لە هەولێر لە 25 دوای 2013 بە پێی مادەی 406 لە یاسای سزادانی عراقی دادگا فەرمانی گرتنی بۆ تۆمەتبارێک دەرکردووە کە پێشمەرگەی لە یەکەی هەشتا سەر بە فەرماندەی 47 لەسەر ئەوەی کە برازایەکی خۆی ئافرەتە کوشتوێتی دەستگیر ناکرێ. زۆرترین ئەوانەی کە نابرێنە بەردادگا فەرمانی گرتنیان هەیە یا لە وەزارەتی ناوخۆن یا لە وەزارەتی پێشمەرگەن جوابی دادگاش نادەنەوە. ئەو حەسانەی کە هەیە لە پەرلەمانتارەوە بۆ خوارەوە بەس فەقیر حەسانەی نییە واتە دادگاتوانە بەس فەقیر بانکە دادوەرە بەڕێزەکان چاک هەست بەو معاراتەکەن کە چیان بۆ بەردەم دادگا پێ بانگ ناکرێ و دادوەر ناچێ بچێ پژمیلی کابرا بگرێ و پۆلیس بەرێ. سپاس دەکەم کاک سۆران. ژیان خان سپاس دەکەم کاتی پرسیاری دیکەت نەماوە بۆی هاوڕەکانیشت بەشداری بکەن. کاک سیامێر سپاس سیامێر باڵێ سیامێر بورهان لەبەر شکارژێر یاسا پرسیارەکەم بۆ دکتۆر بەختیارە کاک بەختیار بەڵێ دەڵێ یاسا سەروەرە لە ڕۆڵی چیە لە دامەزراندنی دادوەر بە پێی ژمارە 7 ساڵی 2009 بە پێی یاسای پەیمانگای دادوەری یاسا سەروەرە لە ڕۆڵی دامەزراندنی دادوەر بەتەکیت ئێستا پەیمانگەک دامەزرایە پەیمانگەی دادوەری پێدەگوترێ هەر کەسێک بۆی هەیە کە 10 ساڵ خزمەتی یاسایی هەبێ ئیعلان دەکرێ ئیعلام لەبەرەوەی من خۆم ئێستا ئەندامم وەکو نەقیبی سندیکای پارێزەرە ئەندامم لە با بڵێ ئەنجومەنی ئەو پەیمانگەیە من یەکەمین جار بینە ئامادە بووم بمبورە ئیعلان دەکرێ بۆ خەڵک ئێمە دەمانوێت 10 کەس وەکو دادوەر یاخود 10 کەس وەکو جێگیری داواکاری گشتی قبول بکەین بۆی هەر کەس مەرجی یاسایی تێدایە بابێ داواکاری خۆی پێشکەش بکە. ئەوان چی دەکەن؟ تاقیکردنەوەی چی دەکەن؟ لە نەتیجەی تاقیکردنەوە و ئەو دەرەجەی کە لەوێ وەردەگری لەگەڵ ئەو دەرەجەی کە پێشووتر لە کۆلێجی هەبووە هین دەکرێت ئەوەی دەردەچێ ئەوان دەبن بە قبول دەکرێن لەو پەیمانگەیە 2 ساڵ دەخوێنن پاش ئەو 2 ساڵە ئەبن بە دادوەر یاخود جێگەری داواکاری گشتی. بەڵێ وەڵام بەخۆی بۆ وەڵامە ینی وەڵامەکە مقنیان بوو نەخۆی بەخۆی لە یاساکە دەخاڵە لە برگەی 7 و 8 جێبەجێ ناکرێتن برگەی 8 دەرێت پێویستە ئەزبی نەبێت کاتێک دەستە ناو پەیمانگەیە بەتەکیت بەڵێنامەی لێوەردەگیرێ بەڵێنامەی لێوەردەگیرێ کەوا نابێ کار لەگەر هیچ حزبێک بکات دادوەرمان هەیە کاری ئەزبی دەکات ئەگەر شتێکی وا ئەزانی پێویستە یەکسەر ڕوو لە ئەنجومەنی دادوەری بکەی بڵێ فلانی کوڕی فلان دادوەرە فەرمووەکانت بخەڕوو بڵێ پرسیاری دیکە کاکە سیامێر سپاس دەکەم کاک عەبدوڵڵا من پرسیارەکانتان بکەن ئەم بەڕێزانە ئینووسنەوە و وەڵامتان دەدەنەوە دواتر فەرموو. من عەبدوڵڵا سولێمان کاک بەختیاری هەیە لە هەندێک کێشەی کۆمەڵایەتی هەتاوەکو ئێستاش لە ڕێگەی عەشایریەوە چارەسەر دەکرێت ئایا خەڵک متمانەی بە یاسا نییە بۆیە پەنا دەبن بۆ یاسا پەنا دەبن بۆ ئەو ڕێگەی عەشایریە یان یاسا سەروەر نییە بە کورتەکەی یا ئایا یاسا لە سیستەمی عەشایری سەروەر دەبێت؟ بەڵێ پرسیاری دیکە لە کاک بەختیار سوال ئەگەر پێشمەرگەکانی کوردستان دیلەکانی داعش بکوژن ئایا ئەمە کارێکی یاساییە یان پێچەوانەی یاساییە؟ ڕبتی بە تەورەکەمانەوە نییە بۆیە داوای لێبوردنەکەم کاک ببوورە سۆما خان
واضحە دیلکوشتن دیلکوشتن مەسەلەیەکی دەوڵەتی شاو فەرموو سۆما. بەڵێ سپاس پێشەکی بەخێراتنی میوانە بەڕێزەکانەکەم من پرسیارێکم لە کاک بەختیارێ کاک بەختیار تۆک و نەقیبی سندیکای پارێزەران باسی سەروەری یاساکەی زۆر بە جورئەتی شەوتە بەڵێ ڕوو لە خەڵک کردووەڵی بەڵێ بەڵام من وەکو تاکێک کە تەمەنم 20 ساڵە گەشتومەتە ئەو قەناعەتەی کە بەتەواتی هێشتا لە سیاسەت نەگەشتوم لە یاسا نەگەشتوم بە قەناعەتۆ ئەڵەم یاسا سەروەر نییە بە بەڵگەی ئەوەی ئێوە باسی یاساکەن یاسای ڕۆژنامەوانی بۆ نمونە باشە خۆ لە حەرەمی زانکۆیا بوو سەردەر عوسمانیان برد تیرۆریان کرد چەندانی ترۆک و سەردەر عوسمان بران عەبدوستار تاهر شەریف هەیە کاوە گەرمیانی هەیە ینی کەیسەکان زۆرن کەیسی زۆرن لەو بابەتە تا ئێستا بکوژانیان دیار نین ئەیکوان بکوژانیان تۆڵە یاسا سەروەرە ئەگەر سەروەرە بکوژانیانمان بە کەناڵەکان پیشانیان بە با خەڵک بزانێ ئەو پرسیاری دوم بۆ کاکسۆران بۆ ئاماژێ بۆ قسەکانی خۆی ئەڵە چەندین گیراوی سیاسیمان هەیە لە کوردستان باشە چەندین گیراوی سیاسیمان هەیە و گیراوە سیاسانە زۆربیان کە بێتاوان گیراون دیارە کە سوکاریان هێنە سەرجادە خوشکیانەیە دایکیانێ مناڵیان هەیە ئەوانە هەمووی پێویستیان بەوانە تا ئێستا ئێوە وەکو سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان قسەتان بۆ کەیسانە کردووە زۆر سپاس سۆماخان هیوادارم پرسیارەکانیان نووسی بێت ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە بەردەوامە بین. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێ هەموو کۆتایی دووجار بیر بکەرەوە بەردەوامین لەگەڵتان تەنها بۆ ئەوانەی کە ڕەنگە لەم لەحزەیەوە متابعی بەرنامەکە بکەن ئێمە قەرار بوو لەم بەرنامەیە 4 میوانمان هەبێت میوانی چوارممان کاک ئومێد موحسین بوو تەبێژی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان بەڵام چەند ساتێک پێش بەرنامەکە پەشیمان بۆ کە لە بەرنامەکە بەشداری بکات ئەچینە لای کاک ساڵح بۆی پرسیارەکانی بکات. پێشتی زۆر سپاس بۆم دەرفەتا پرسیارێکم لە بەڕێز کاک سەردار کاک سەردار تو لە وەلامێکی ئەم موزیعا گوتت بەڵێ دەبێ جاش مستەشارەکان دادگای بکرێن بەڵام تا ئێستاش بە ئازادی لەبەر چاویان کەسوکانیان فاکراوەکان بە ئازادی و سوورەنەوە چه ڕێگرێت لە دادگای کردنیان تا ئێستا؟ پرسیاری دیکەت هەبوو؟ پرسیارێکم لە بەڕێز کاک بەختیار فەرموو. بەڕێز کاک بەختیار لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت بەوەدا کە ڕێژەی 180 سەروەری یاسادا یعنی 180 یاسا سەروەرە بەڵام لەم ڕۆژانە دوایدا دادوەرێکی بەڕێز لە مەتخەی گەرمیان فەرمانی دەستگیرکردنی چەند کەسێکیدا دواترەوە بوو دادوەرەکە گوازرایەوە بۆ گەرمیان ئەمان ئەوەشمانێ ئەوە ناگەنی کەەوە دەسەڵاتێکی لە سەروەری یاسا یانی لە سەروی یاساوە نایە لە یاسا کارەکانی خۆی بکات. سپاس بۆ تۆش شنیارخان مایکەکە گەر بگاتە لای شنیارخان ئەرک نەبێ. پرسیارم بۆ بەڕێز کاک بەختیار هەیە بۆچی سستی لە جێبەجێکردنی یاسا لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانە بینرێت؟ سستی لە جێبەجێکردنی یاسا لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانە بینرێت. سپاس دەکەم. پرسیاری دیکەتە بوو؟ سپاس ئاگرین. سپاس بە خێراتنی میوانەکانەکەم. پرسیار یەکەمم بۆ بەڕێز کاک بەختیار یەکەم پرسیار ئەگەر سەروەری یاسا هەبێت بۆ یاسا پێشل دەکرێت یاسار دەردەکرێت بەڵام جێبەجێ ناکرێت ئایا ئەمە بۆچی دەگەڕێتەوە کە کاکسۆران چەند نمونەیەکی هێنایەوە و پرسیاری دووەمیشم بۆ هەرسێک بەڕێزەکانە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی یاسایی یاخودنا. مەبەستە دەوەی ڕابردوو؟ بەڵێ ئەوەی ڕابردوو. باش زمناکۆ. وەختم بێ و مایکە بگاتە لای کاک زمناکۆ. سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بەخێرات میوانەکان دەکەم پرسیارەکەم لە کاک ئومێد بوو بەس کاک ئومێد حاضر نییە ناچارم ئاراستەی کاک بەختیار بکەم. گوایە دەڵێن یاسا سەروەرە سەروەری یاسا لە چێ درێدایە کە لە گەرمیان مزاهرە کرا کە ئەم ڕۆداگەکانی گەرمیان داخراوە ئایا سەروەری لەوەی دایە مستەشار جاشەکان بسوڕێنەوە یان دادگای گەرمیان دابخرێ؟
سپاس کاکەزم ناکۆ شنەخان شنە بەخێراتمیانە بە ڕێزەکان دەکەم دەنگت هەیە بێخەم بە دوو پرسیارم بۆ کاک بەختیار هەیە یەکەمیان ئایا تا چەند چاودێری بەسەر دادگاکان دام دەستگا دادوەریەکاندا هەیە کە دادپەروەر بن لە جێبەجێکردنی یاسادا دووەم پرسیاریشم ئەوەیە ئایا زەمانەت چییە بۆ دادوەران تاوکو نەتن و دادپەروەر بن لە دەرکردنی بڕیارەکانیان زۆر سپاس دەکەم کاک بەختیار دەستی خۆش بێ سپاس بۆ هەموو پرسیارەکانتان کاک بەختیار لە تۆ دەست پێکەم وەڵامی ئەو پرسیانە بیتەوە کە لە جەنابتان دیارە زۆربەی پرسیارەکان ئاڕەسەی من کرابووم بۆ شیلی کاک ئومێدیش دیارە لێرە نییە گەر بە وەکالەتی ئەویش وەڵام بیتەوە وەکالەتی ئەو ناکەم لەبەرەوەی کە ئەوان دەسەڵاتێکی جیاوازن ئێمەش بێگومان هەر بۆیە یعنی هەر لا داوت کراون لە بەرنامەکە لەسەر قسەی خۆمم یاسا سەروەرە بە سوید 170 نەخێر نەنا 170 هەتا 180 لە دادگاکان من قسەکەم زۆر محدد بوو لە دادگاکان ناڵێم لە کامل پرۆسەی دادوەری و ئەوانە نەخێر لە دادگاکان ڕوو لە کام دادگا دەکەی ئێستا بڕۆ یاسا هەیە دادوەر هەیە جێگەری داواکاری گشتی هەیە قسەت لێ وەردەگیرێ قسە لە بەرامبرت وەردەگیرێ بە نەتیجە دادگا بڕیاری خۆی دەدا زۆربەی دادگاکان لەو بابەتەیە بۆیە من دەڵێم لە لایەنی دادگاوە بەڵێ 170 تا 180 یاسا سەروەرە بەڵام کە جێبەجێ ناکری ئەوە بەڕاستی شتێکی جیاوازە ڕەنگە لەوە حسابێکی تربی من باسی سەروەری یاسا دەکەم لە ناو دادگاکان بۆیە دیفاع لە شتێکی تر ناکەم هەر بۆ تەوزیح بۆ ئێوەی بەڕێز ئەو سوالەی ئەو خوشکە بەڕێزە کردی دەربارەی سولحی عەشائیری یاخود کاک عەبدوڵڵا کردی طبیعەتی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی عەشائیریە خۆتان باش دەزانن و لە ناو ئەو کۆمەلگایە سولح شتێکی باوە هەتا ئێستا هەرچەندە من وەکو پارێزەرێک وەکو یاساناسێک دژی ئەوەم هیچ جیهەتێکی تر غەیری دادگا نابێت تەداخولی کاروباری دادگا بکە بەڵام سولح شتێکە جائزە لە قورئانی پیرۆز هاتووە لە عرف و عاداتی ئێمە هەیە لە هەموو دنیاش هەیە سولح کابرا ئەچێت تەنازل دەکات لە حەقیقەی خۆی سولح دەکات ئەوە شتێکە واریدە بەڵام سولحەکە با لە حسابی محکەمە نەبێ لەسەر حسابی دادگا نەبێ لەسەر حسابی بڕیاری دادگا نەبێ کە دادگا و داواکاری گشتی تەمسیلی حەقی گشتی دەکەن ئایا داواکاری گشتی لە هەرێمی کوردستان تەمسیلی حەقی گشتی دەکات بەمانای وشە کردوویەتی ڕەنگە لە بڕک حالات کرایە بڕک حالات هێ نەکرا یعنی ئەوە چەند داواکاری گشتیمان هەبوو ینی دەستیان لە کار کێشاوەتەوە ینی ئەوە دکتۆر فەرات حاتەم ینی من تەواوی نامەکەیم لایە لە ماوەی ڕابردوودا کە سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی بوو دەستی لە کار کێشایەوە و لە سێ لاپەڕەیە ئاماژەی بە خاڵ ژماردوویەتی کە یاسا سەروەر نییە وڵام من ئاگاداری ئەو وەزعی برادرە نیم ناتوانم قسە لەسەر شتێک بکەم ئاگاداری نامەکەشی نیت نەخێر ئاگادار نیم بیستومە کە شتێکی وا هەیە و دەستی لە کار کێشاوە بەڵام ئاگاداری تەفاسیلی وردەکاری ئیشەکانی با من بۆت کورتەوە تەفاسیلی نامەکەی زانی چییە بە کورتی و کوردی ئەڵێت یاسا لە هەرێم سەروەر نییە و پشگیری لە تاوان باران نەکرێت گەر بە کورتی و پوختی بۆ دکوێزمەوە وڵەوە دیارە سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتیە کەسی هاوڵاتیەکی ئاسایی نییە هەر کەس ئازادە لە ڕای تۆ پێ دوای ئەم ڕای لە جێی خۆی نییە نازانم ئەو لەسەر چ بنامایەک ئەو قسەی کردیە یەکێ لەو کەیسانەی ئاماژەی پێداوە ئەوەی شتێک ئاگاداری نەبم نەیبینم مطلع وەڵامی پرسیارەکان جا بۆیە سولحی عەشائیری شتێکە هەیە لە ناو کۆمەلگامان بەڵام ئەوە نابێ ڕێگەربی لەوەی کەوا تاوانبار لەسەر تاوانەکەی خۆی سزا بدرێ گەردشتی جیاوەکانی تر کاک بەختیار چووکە پرسیارت زۆر لێکراوە ئەوەکەی تر سەروەری یاسا من دەڵێم ڕێکاری یاسایی لەسەر ئەوەی کە ئەو خوشکە باسی ئەوەی کرد کە چەند کەسێک تیرۆر کراون
بەڵێ ڕێکاری یاسایی ئەوەی من ئاگادارم دادگاکان پێ هەستاون بەڵام نەگەیشتوونەتە نەتیجە نازانم ئایا گەیشتوونەتە نەتیجە نەگەیشتوونەتە چێ تاوانبارە چێ تاوانباری جەنابتان پارێزەر بوون جەنابتان ئەندامی پەرلەمان بوون جەنابتان ئێستا نەقیبی سندیکای پارێزەرانی کوردستانن چۆن نەکرێت لەم کەیسانەی کە لە هەموو ماڵێکی کوردستانە باس کراوە هەر لە سۆرانی مامەحەمەوە تا گاتە سەردەشت تا گاتە کاوەگەرمیانی تا گاتە عەبدولستار تاهر شەریف تا گاتە هەفتەی شوبات تۆ بڵێ من ئاگام لێ نییە چۆن شتی وایە ئاگام لێیە کەوا ئەو شتانە ڕوویان داوە بەڵام ئاگام لە تەفاسیلەکان نییە لەبەرەوەی من ئەسڵەن لە هیچ موقعی خەمی تۆ نیە ئەمانە خەمی هەمومانە چۆن ناتەوێت بزانیت کە نەتیجە چی بووە خەمی هەمومانە بەڵام من لە موقعێک نەبوویمە کەوا بتوانم بەرگریان لێ بکەم تۆی ئەبێت تۆی بەدواداچوون بکەیت بۆی بزانی یاسا سەروەرە یا سەروەر نیە ینی تۆ لە 180 ڕێژەی سەروەری یاسا سەروەرە لە محکەمەکانم قەزیانە جوڵێنراون بەڵێ طبعا هەمویان لە محکەمە ڕێکاریەکانی من وانە بەڵێ طبعا بەکراوە بەڵام زۆر شت هەیە کە لێرە باس ناکرێ یاخود بە شێوەیەکی غەڵەت باس دەکرێت وانە بەڵام مامۆستای ئیجازەمدا کێسی تیرۆری ڕۆژنامەنووسان سێ تیرۆرە سۆرانی مامەحەمە خاڵێکی لەسەر نەخراوەتە سەر بیتەکان لە کەرکووکە کاوەگەرمیانی ئەو تاوانبارەی دانی بە تاوانەکانە بۆ کێی کردووە لەوێ وەستێنرا کە سوکاری ناڕازین بەڵێ سەردەش عوسمانیش کابرایەکیان هێناوتیان لەگەڵ گروپێکی تیرۆریستی کاری کردووە حاشا سەردەش لەسەر نووسینەکانی کوژرا تەواو ئەو کەیسی تیرۆری ڕۆژنامەنووسان و قسەی تری لەسەر لەوێ وەستاوە کوان بکوژان ئەوە کەیسەکانی حەڤەی شوبات 92 کەیسە ینی ئەمانە هەمووی داخراوە 15 کەیسی ماوە چۆن بگۆڕێنە ینی ئەم بەڵگانەیە بەڕێزانەی خەنە ڕوو کاک سۆرانی خاتە ڕوو کاک سەرداری خاتە ڕوو هیچ لە قەناعەتی تۆڕان ناگۆڕێ بەنامە یاسا دووش تێکەڵ هێشتا سووری کە یاسا سەروەرە دووشتان تێکەڵ کرد لێرە من کە باسی سەروەری یاسا دەکەم وتم دادگاکان لە بڕیارەکانیان ئازادن بۆیە یاسا سەروەرە لە ناو دادگاکان تا ڕادەی 170 تا 180 بەڵام ژیرەیەکی متەکامیلە کاک بەختیار بمبوورە یعنی من بۆ دڕون ناکەمەوە تۆ زۆر لە من شارەزاتری لە مەجای یاساکەیە من بۆ دڕون ناکەمەوە بەڵام بڕیاری مەحاکم جێبەجێکردنی ئەنجامەکەیە بڕیارەکان حبر على الورقة کە جێبەجێ ناکرێت دکتۆر فەرات خاتەم ئەڵێ حبر على الورقة ئاماژەی پێداوە ئەو بڕیاری جوانی دادگا کە جێبەجێ ناکرێت منیش ئەتوانم بینم سپاس دەکەم پرسیاریەکانی دیکە وەڵام بیتەوە جا من لەگەڵ ئەوەم کەوا ڕێکاری یاسایی وەرگیرەوە بەڵام نەگەیشتوێتە ئەنجام ئەوە شتێکی ترە ئەوە شتێکی ترە شنیارخان باسی ئەوەی کرد کە سستی لە جێبەجێکردنی یاساکان هەیە ڕاستە نیش لەگەڵ ئەوەم نەک لە جێبەجێکردنی یاساکان لە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگاکان سستی هەیە بەڵێ سستی هەیە هەمووان لەگەڵ ئەوەین کەوا 100 سستی هەیە بەڵام پێویست بۆ دەکا کە ئیش لەسەرەوەی بکرێت کە ئەو سستیە نەمێنێ ئاگرین خان پرسیاری ئەوەی کرد سەروەری ئەڵێ گەر سەروەری هەیە بۆچی یاسا پێشێ دەکرێت یاسا لە هەموو وڵاتێک پێشێل دەکرێت ئەگەر ئەسڵەن پێشێل لەکرێت کوردستان لە هەموو وڵاتێک هەیە پێشێلکردنی یاسا ئەگەر ئەسڵەن پێشێل لەکرێ یاسا وجودی نابێت بەو ڕێژەی هەرێمی کوردستان طبعا لێرە ڕێژە زۆرە لەبەر بەدەیان هۆکار لەبەر نەبوونی وشیاری یاسایی لەبەر نەبوونی هەستی دیموکراسی زۆر هۆکارمانڵێن کاتم لە کۆتایی نزیکە بێتەوە وردە دوا پرسیارەکەی شنەخان وەڵام بیتەوە ئەو پرسیاریان زۆر گرنگە ئەڵێ زەمانەت هەیە حاکمێک دادوەرێک بێترس حکمی خۆی بکات بێترس حکمی خۆی بدات و ژیانی نەکەوێتە مەترسیەوە بەڵێ لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ئەو قسەیە دەکەم هەر دادوەرێک ئەگەر زەمیر و ویزدانی خۆی بەکاربێنێ بەڵێ دەتوانی بڕیاری خۆی بدا زۆر بە جورئەتەوە و هیچ قوتش نییە لێرە لە بتوانی ڕێکاری بەڵێ یەک پرسیار لە من کرا خاتو سۆما بەڵێ ئەو گیراوی سیاسی طبعا لە هەرێمی کوردستان لا یەزال سزای سیاسی بوونی هەیە لەسەر کۆمنتی فەیسبوک خەڵک لە زیندانە لەسەر وێنەیەکی فەیسبوک خەڵک سزای سیاسی دراوە جگە لەوە ئەوەی کە زۆر برینێکی قوڵە من کە باسی شەڕی ناوخۆم کرد کاک سەرداروتی و نەزانێ بزوتنەوەی ئیسلامی کە حیزبەکەی پێشووی منە بەشدار بۆ لە شەڕی ناوخۆ تەبەڕای لێ ناکەین بەز ئەو کاتە من لە لاوانی حیزبی شیوعی بووم هەر ئیسلامیش نەبووم واتە کە ئەڵێم شەڕی ناوخۆ کە ئەڵێم شەڕی ناوخۆ مەبەستمە هەموو ئەوانەی تایە بەشدار بوون برینەکانی شەڕی ناوخۆ 400 ئینسان بێسەر و شوێنە
هەتا ئێستا 400 خانەوادە چاوەڕێی تەنانەت ئێسک و پرووسکی کوڕەکانیان هەرماوە کاتەکە بۆی ئیستغلالی کەمەم قسەی تۆ هەموو بینەران ئاگادارەکەمەوە کە ئێمە لە داهاتوویەکی زۆر نزیکە بەرنامەی دووجار بیر بکەرەوە ئیش لەسەر بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆوەکە هیوادارم هەر زانیاریەکتان هەیە هەر شتێکتان هەیە بیگەێنن بە دەستی یەکێک پیجەکانی بێگومان سپاس دەکەم لە ڕێگەی پیجەکانی یادگار فایق پیجی NRT پیجی دووجار بیر بکەوە لە فۆنەکانی NRT بیگەێنن بە ئێمە ئیشی لەسەرەکەین دەمەوێت ئەوە بڵێم لە هەفتەی شوبات 92 سکاڵا تۆمار کرا ئەمە هەموو کەیسەکانی هەفتەی شوباتە 92 سکاڵا تۆمار کرا ئەوەی دەیانوت خۆپیشاندەران و گێرە شێوێنی و ئەوانە هەرچی سکاڵایەک لەسەر خۆپیشاندەرانە غەلق بووە لەبەرەوەی بەڵگەی نەبووە بەڵام یەک خۆپیشاندەر لە هەموو ئەو دۆسیانە کە 10 هاوڵاتی شەهید بوو بە 2 پۆلیسەکەش 500 کەس بریندار بوو 500 گیرا تەنها خۆپیشاندەرێک بە ناوی بیلال نووری حکوم درا و لە زیندانە 15 کەسی تر کە حوتیان کەیسەکەی نالیایە فەرمانی گرتنیان هەیە یەک کەسیان گەرمیان 11 فەرمانی گرتنی هەیە جێبەجێ ناکرێ ئەوەی کەیسی نالیا سوتاندنی نالیا بەڵێ 11 فەرمانی دەستگیرکردنی هەیە و دەستگیر ناکرێت نانا حەو کەسن فەرمانی گرتنیان هەیە جێبەجێ ناکرێت باشە یەک کەس لەوانەی حەڤەی شوبات لە 8 کەسەکە 11 فەرمانی گرتنی هەیە ئێستا بەرپرسە یعنی هەر ئەوەش نیە هەر سەبارەت بە کەیسی نالیا تەقەکردن لە شاسوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا بە هەمان شێوە بەداخەوە خەڵکانێکن و خەڵکانەکە ئیرادەی سیاسیان هەیە نایانەوێت دادگاکان بڕیارەکانیان جێبەجێ لەگەڵ مامەسا هاوڕام بۆ ئەوەی کە ئەڵێ دادگاکان لە 180 بەڵام دادوەرێک کە بڕیارەدا ئەو بەرپرسە بگیرێ کەیسی حاکم هاوژین ئەوە وڵات باش بەڵێ ئەزانمەوەی یەکێک لەو مەسەلانی کە بڕیاریدا و جێبەجێ نەکردەوە جێتی جێبەجێ نەکردو فەرمانی گرتنی بۆ دەکردەوە زۆر تازە ئێلان کەم 6 ڕۆژ لەمە و پێش لە گەڕەکی ڕۆژهەڵاتی هەولێر 5 حەسارۆک قوتابیەکی پۆلی 6 ئامادەی لە نان خواردنی وەڕۆ بە تەلەفۆن بانگەکرێتە دەرەوە بە 3 سەیارەی مەدەنی بە چەند کەسێک بەجلی مەدەنی و ئەڕفێنرێ ئەمڕۆ باوکەکەی هاتووەتە پەرلەمانی کوردستان تەسویری فڕاندنەکەشی بۆ هێناوی کامە سەروەری یاسایە کامە حورمەتی ئینسان وەڵامی پرسیارەکان و قسەکانی خۆت زۆر سپاس کاک ساڵح دەکەم پرسیارەشی ئاراستەی من کرد ئەوی شەوەیە کەیسی مستەشار و جاشەکان ئایا بۆ جێبەجێ ناکرێت چێ ڕێگرا من وەڵام دەمەدەلم هیچ ڕێگریەک بڕیاری دادگای اتحادی دەرچووە تەنها وایە ئیرادەی سیاسیە بێتن بە تایبەتی لە وەزارەی ناخۆ یاخود ئەزیزەی جێبەجێکردن یەکسەر جێبەجێ بکری ئەوە یەک دوو یەک ملاحظەمە لەسەر قسەی کە دەلێ دەگوترێتن یاسا ئەگەر پیشێل نەکرێ هەر یاسا داناندرێ من لەگەر ئەو بۆ چونە نیم کاک بەختیار لەبەرەوەی مەبدەسا بۆ داناندرێ یاساشی ببوورە پرینسیپەشی قانونی هەیە دەلێ یاسا ئەگەر پێشێل بکرێ باشتر ئەوەیە دەرنەکرێتن یاسا کە دەرچوو ناوی پێشێل بکرێت دەبێت جێبەجێ بکرێتن و یاساش ئەگەر سزادان بوو ینی دانراوە بۆی سزا بدرێ ئەوەی پێشێل یاسا دەکات یاسا بۆ دادەر بۆی سزا بدرێ یاسا ئەگەر بڵێن لە مەحاکم سەروەرە وڵای لەگەرەوەش نیمە یاسا لە مەحاکم نزبی سەروەرە دادوەرمانەیە کاکسۆران باسی کرد وڵای جێگای شانازین بڕیارەکانیان زۆر جەریانەیە بەڵام هەندێک دادوەریشمانەیە بەڕاستی حەزبیانە و تەرەفدارانە بڕیاری خۆیان دەدا ئەسلی مەوزوعەکە ئەوەیە ئەگەر بێت و دادگاکانمان دادگای نەزیه بن بێلایەن بن بەڕاستی دەبنە پارچێکی زۆر گەورە لە چارەسەر بەڵام ئێستا بەشێکی زۆری دادگاکانمان خۆی لە خۆیاندا بووینە بەشێک لە گیر و گرفتەکە ئێمە گەر بمانێ مەسلەی مەشاکلەکانمان چارەسەر بکەین دەبی لە مەحاکم دەست پێکە لە سوڵتەی قەزایی کە یاسای دەسەڵاتی دادوەریمان دەرچوان گوتمان فەسڵێکی تەواو هەبێتن لە نێوان سوڵتەی دەسەڵاتەکان جێبەجێکردن بە تایبەتی و دادوەری بەڵام ئیسا گەر لێم دەپرسن ئایا دەسەڵاتەکان جودانە وڵای وڵامتان دەما دەلێم لە تموحی ئێمەدانیا و جودانینە و زۆری مایە بۆ نمونە ئەوەی کاک سیامێر باسی کرد مەحەدی قەزایی ئایا خەڵک بە بێلانی وەردەژیرە من جواب دەمە وڵی وانیە کاک سیامێر پێش 2 ساڵ 3 ساڵ لەمەوبەر مەزموعەک تەڵەبە وەرگیران لە مەحەدی قەزایی پاش وەرگیران لە مەحەدی قەزایی تەڵەبە ئەنجومەنی دادوەری هەندێک داواکاری گشتی تەعین کرد خۆی دەبا بەعکس بی یەکەم جار هەندێک تەعین کە ئەگەر پێویستی پێ پاش دوای لە مەحەدی قەزایی هەمومان تەداخڵمان کرد بەس ئەگەیزازم دێ هەمومان تەداخڵمان کرد بەخۆمەوە چوم سەردانی سەرۆشی سوڵتەی قەزایم کرد وەزیری عادل
گوتمان بەس ئەو تەڵەبانەی کە یاخود ئەوانەی وەرگیراون دەرەجەکانمان بۆ ئیعلام بکەن دەرەجەکانیان ئیعلان نەکرد لەبەرەوەی بەشێکی زۆریان ئەوانەی دەرەجەیان کەم بۆ وەرگیران لەسەر ئاساسی حزبی ئەوانەی دەرەجەیان زۆر بوو وەرنەگیران لەبەرەوەی من کاک سەردار کاتم بەرەو کۆتایی تەواو ینی نزیک بۆتەوە بەڵام کاتمێ دوو کۆمنتی فیسبوک بخوێنمەوە یەکێکیان بۆ تۆ ئەنی هەردی عومەر لە فیسبوکە پرسی ئەڵێ یاسا وەکو لە کۆمنتی لە پێشەکەکەش ئاماژەم پێدا ئەڵێ یاسا و هەویرێ دەسەڵاتدار و فەرمانڕەواکانی هەرێم بە ئارەزووی خۆیان شتی لێ دروستەکەن چۆنیان بێ وایە شێلن هاوڕای یاسا دایمەن ئیجتیهادی تێدایە بەڵام دەگەڕێمەوە دەلێم دادگاکانمان بەڕاستی بەو دەرەجەی نەزیینە هەندێک حاڵەتان بۆ دەلێم من لەو ڕۆژانە ئێستا وەکو پارێزەر ئەو قسەی دەکەم کەیسەکە بووە کەسێک گیرەوە لە زیندانەکان 3 ساڵ و 6 مانگ لە زیندان بووە پاشەوەی مەحاکم بە 11 ساڵ حکمیدا ئەو 3 ساڵ و 6 مانگەی بۆ حساب پارێزەر هاتووە مراجعی کردی دەڵێ ئەو 3 ساڵ و 6 مانگەی بۆ حسابکەنیان تعویزی بدەنێ نە 3 ساڵ و 6 مانگەیان بۆ حسابکە نەتەویزیان کاتم تەواو بۆ بڕاتە بێ کاک سەردار قەراژی محکەمە لەو بخینەوە قەراژی زۆر سەیری کاتم کۆت بڕاتە بێ کاتم کۆتاییاتەوە دڵنیابە لە فرسەتێکی ترە کاتیەوە ئینشاڵڵا دروستە بێ ئەوەی لە کۆتایی ئەمەوێ بیڵێم ینی زۆر مەبەستمە ئاماژەی پێ بم ئەوەیە کە ئەمڕۆ سەرجەم دادگاکانی کەلار داخران هەریەک لە گەرمیان بۆ نمونە ئەوانەی کە شمولیانەکات زۆر دادگاگرێتەوە کە داخراون لەسەر یەک شتە ئەمە ینی ئەم مەسەلێ ئەوەیە کە سوکاری ئەنفال کراوان داوایان کردووە کە پێداچوونەوە بە کەیسی حاکم هاوژین بکرێت کە لە کفریەوە وەکو خۆیان ناوێن لێ ناوەڵێن نەفی کراوە نەفی کراوە بۆ ئامێدی و لەوێشەوە بە قسەی خۆی وتێتی هەڕەشەم لەسرە وە چەند داوایەکیانێ لە یاداشتەکە ینی یاداشتێکیان کە سوکاری ئەنفال کراوان و ڕێکخراوەکانی بواری ئەنفال و کۆمەڵی مەدەنی لە گەرمیان یاداشتێکیان ئاڕاستی سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی دادوەری و چالاکی مەدەنی و ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان کردو ینی 3 خاڵ داواکاریان بۆ لابردنی سەرۆکی دادگای تاوانەکانی کەرکووک گەرمیان گەڕانەوەی دادوەر هاوژین حامد کە لەسەر جێبەجێکردنی بڕیاری دادگای باڵای تاوانەکان دوورخراوەتەوە کاتم نەماوە بۆ کۆتایی تەنها کاک سۆران زۆر بەپەلە لە بەرنمەیەکی ئەناڵتی ئاماژەت بەوە داوە کە بەرپرسەیە زیندانی تایبەت بەخۆی هەیە وایە بەڵێ بەرپرسمانەیە لە هەرێمی کوردستان زیندانی تایبەت بەخۆی هەیە زیندان چییە کێوێرە بچێ بە ماڵەکەی ژێرزەمینی هەیە خەڵکی تیاشکەنجەدا و بردوێتی لە جەیەک فڕیداوە دوای 2 مانگ کەیسەکەم لایە زۆر سپاس بۆ کاک سۆران عومەر پەرلەمانتاری کوردستان و سەرۆک لیژنەی مافی مرۆڤ سپاس بۆ کاک بەختیار حەیدەر نەقیبی سندیکای پارێزەرانی کوردستان سپاس بۆ کاک سەردار هەرکی پەرلەمانتاری پێشووی کوردستان لە لیژنەی یاسایی و کاک ئومێد محسینیش بڕیار بوو لە بەرنامەکە بێ و تەبێژی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان نهات بۆ بەرنامەکە کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن چینە لای ڕاپرسی کۆتایی ناوەمەڵقەی دووجار بیرکەرەوە پرسیار کەس دەست بە دەنگدان نەکات کایە سوپاسانەکەم ئایا یاسا لە کوردستاندا سەروەرە بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان دوای زیاتر لە 70 دقیقە 70 خولەک گفتوگۆکردن ئەمانەیە بزانین گۆڕانکاری تا چەند بەسەر ڕاکان هاتووە ئایا یاسا لە کوردستان سەروەرە بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3ەیە فەرموون دەست پێ بکەم ئایا یاسا لە کوردستان سەروەرە کەمتر لە دەچرکەمانەوە بەڵێ نەخێر بڕیارم نەداوە بەڵێ بینەرانی ئەزیز ئەوەی لەسەر شاشەکەی بینن ینی بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانم بڵێم لە مێژووی زیاتر لە 85 جەڵقەی دووجار بیرکەرەوە ڕووی نەداوە کە بەڵێ سفر بێ بڕیارم نەداوە سفر بێ 100% بڵێن یاسا لە کوردستان سەروەر نییە و ئەم بەڕێزانەی لێرن بۆ قانون خوێنن و لە مستەقبەلا بن بە قانونی و هاوڵاتی ئەم وڵاتن ئەنجامی ڕاپرسی یەکەم تکایە بەڵێ لە ڕاپرسی یەکەمە ئایا یاسا لە کوردستان سەروەرە بەڵێ 5% بەرکەوتووە ئەمەلێک هەبووە بەڵام لە دوای بەرنامەکەوا دیارەوە ئەمەلە نەماوە نەخێر 95% بەرکەوتووە بڕیارم نەداوە 0% بەرکەوتووە هەردووکی دەرکەوێت کاکە لا دێ بۆ ئەوەی بەراوردێکی بکەم ئایا یاسا لە کوردستان سەروەرە لە ڕاپرسی یەکەم بەڵێ 5% بەرکەوتووە لە ڕاپرسی دووهەم 0% لە ڕاپرسی یەکەم نەخێر 95% بەرکەوتووە لە ڕاپرسی دووەم بووە بە لە 100% و بڕیارم نەداوە لە یەکەم جارە و لە دووهەم جارە سفر بووە بینەرانی ئەزیز سوپاس کە تا ئێستا بینەری بەرنامەی دووجار بیرکەرەوە بوون بەرنامەکەمان تایبەت بوو بە سەروەری یاسا تا ئەڵقەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوەدان و ئینشاءڵڵا یاساش سەر بەربێت